پرسیارم کرد بەتم کە سوکاری وتیان دکتۆر کە سوکاری لێرە نییە دیار بوو کوڕێکی گەنجی هاوڕێی خۆی بوو لەوێ بوو وەکو فریشتە ئاسا لەگەڵی بوو بەڕاستی گوتی دکتۆر ئەمە لەگەڵیمە پێکەوەینە چی پێویستە بۆی بکەنە من ئامادەمە 5 ڕۆژ بەر لە ئێستا لە ڕووداوێکی دەگمەن کە لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر لە نەخۆشخانەی ڕۆژئاوا ڕوویدا کەوا گەنجێکی بەڕێگەز عەرەبی سووری کە بۆ مەبەستی کارکردن هاتۆ تا هەرێمی کوردستان لە شاری هەولێر کاری کردووە لە ناکاو بارودۆخ یاخود دۆخی تەندروستی تێک دەچێتن تاکو دەگاتە لێواری مردن دوای ئەوەی دەگەیەندرێتە نەخۆشخانەی ڕۆژئاوا کە لەلایەن هاوڕێیەکی کە کوردە و دانیشتوی شاری هەولێرە دیارە بەیەکەوە کاریان کردووە دەگەیەندرێتە نەخۆشخانەی ڕۆژئاوا لەوێش لەلایەن تیمی پزیشکی نەخۆشخانەکە چارەسەری پێویستی بۆ دەکرێت و لە لێواری مردن ڕزگار دەکرێت جا بۆ وردەکاری زیاتر من ئێستا لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر سادق عەزیز خۆشناو کە پرۆفیسۆری نەشتەرگەری گشتیەوە لە هەمان کاتدا ئەو پزیشکەیە کەوا نەشتەرگەریەکەی بۆ ئەم گەنجە عەرەبیە سووریە ئەنجام داوە کاک دکتۆر گەر بفەرمی بیتە ئێرە سڵاو لەبێ کاک دکتۆر سپاس بۆ ئەو دەرفەتە گەر ئەم چیرۆکەمان بۆ باسکەی کەی بوو ڕوویدا کاتێک بەڕێستان لێوێ بوو ئێوە چیتان بۆ کرد واتان لێ کردکەوە لە لێواری مردن ڕزگاری بێتەوە زۆر سپاس دەستان خۆش کە گرنگی بە بابەتە دەدەن من دکتۆر سادق عەزیز خۆشناو پسپۆڕی نەشتەرگەری گشتیم وەکو بەڕێستان باستان کرد 4-5 ڕۆژ پێش ئێستا من پزیشکی ئێشەگر بووم وەکو پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا لە شاری هەولێر ئەوە بوو گەنجێکی 20 ساڵان لە تەمەنی 20ەکان بوو هاتە لامان حاڵەتی خراپ بوو لە حاڵەتی شۆک بوو ئێمە پێ دەڵێن لێدانی دڵ و فشاری سفر بوو نیمچە بێهۆش بوو بە ئەستەم چاوی دەکردەوە دیکە دوای ئەوەی کە نزیکەی بە ساعتێک 2 ساعت ئامادەمان کرد بۆ نەشتەرگەری وەرگرتنی خوێن و وەرگرتنی مغەزی و دەرمان و کردنی سیتیسکان و هەروەها ئەو شتێ پێویست بوو لە دەرمان پرسیارم کرد بەتم کە سوکاری وتیان دکتۆر کە سوکاری لێرە نییە دیار بوو کوڕێکی گەنجی هاوڕێی خۆی بوو لەوێ بوو وەکو فریشتە ئاسا لەگەڵی بوو بەڕاستی گوتی دکتۆر ئەمە لەگەڵیمە پێکەوەینە چی پێویستە بۆی بکەنە من ئامادەمان کرد بۆ نەشتەرگەری بردمانە نەشتەرگەری نزیکەی 2 ساعات خەریک بووین بەڕاستی 2 کاتژمێری پڕ لە سترێس مابینی مەرگ و ژیان بەڕاستی ئەوە بوو ناوهەناومان خاوێن کردو بەڕاستی التیهاب و جەراحەتێکی زۆری هەبوو ئەو کەشماندیتەوە هۆکارە کەشماندیتەوە کە تەقینی برینی 12 بوو ئەوەی پێویست بوو کرا بەڵام دوایەوە بەداخەوە نەتواندرا بەهۆش خۆی بێتەوە پزیشکی پسپۆری سەرکردن داوای کرد 48 کاتژمێر لە چاودێری چڕ بێت چاودێری چڕی هەناسا دوای ئەوە زۆر هەوڵدرا تا ئێستاش لە چاودێری چڕە بەڵام دەتوانم برم تا ڕادەیەکی زۆر لە مەترسی دەرچووە باشە کاک دکتۆر ئەو کاتێکە هاتە لای ئێوە خۆتوتت گەنجێکی کوردی لەگەڵ بە دانیشتوی هەولێر تۆ گفتوگۆیەکت لەگەڵ کرد ئەم گفتوگۆ چی بوو ئەو باسی چی دەکرد وەڵای ئەو کوڕە لەگەری بوو تەبانە من دەستخۆشی لێ دەکەم کوڕێکی گەنج بوو لەویش هەر لە تەمەنی 20ەکان دیارە هاوڕێی کاریکردنیتی پێکەوە بوون باوەڕ دەکەم ڕۆژش کە لە چاودێری چڕش سرم لێدا لەبەر دەرگای چاودێری چڕ وەکو خزم و برادری وەکو خزمی خۆی دەرەجە یەک پلە یەک لەبەر دەرگا بوو مە زۆر جار نەخۆشمان لەوێ دەبی خەڵک لەبەر دەرگایە بەڕاستیەوەش دەرخەریەوە ئەمە میلەتی کورد بە تایبەتی ئەمەشوار وەکو شاری هەولێری شانازی بەوە دەکەین بەڕاستی زۆر ئەمن زۆر دڵم خۆش بوو یعنی ئەوەی کە ئەو خزمەتی غەریبە وەکو بۆی کە گەلی کورد بۆ بەناوبانگە ڕێزی غەریبە خزمەتی غەریبە و خەڵکی لێقەوما و بەهاناوە هاتنی خەڵکی لێقەوما و کە ئێمە لەناو خوێنماندا بۆی دەناسرێنەوە هەستم کرد ئەو بێزگەلەوەی کە ئێستا ئەمە وەکو کوردستان و زۆرمەچی زۆرمان لێ دەکرێت بەڵام ئەمە ئەو شتە نادۆڕێنین بەڕاستی باشە کاک دکتۆر ئەوەی کارێک بەڕێستان کرد چ پامێکی لە دواوەیە بەگشتی وڵای یەکەم شت تەبعاً وەکو پزیشک سنوور نازانی پزیشک ڕەگەز ئاینەتەوە نازانی ئەمە هەر لە کۆلیژ پزیشکی کە سوێندمان خواردە لە کاتی دەرچوونمان نەخۆش هەمووی وەکو خزم و کەسوکاری خۆم وەکو نێزیکی خۆمان وەکوی چۆن کوڕ و خوشک و برای خۆت چارەسەر دەکەی بۆ شێوە چارەسەری دەکەین ئەوە یەکەم دووەمیش بەڕاستی لەو بارودۆخی ئێستا ئەمە کە بارودۆخی کورد ئاشکرایە و خەڵک دەزانیتن لە کوردانی ڕۆژاوا
ئەمە بەڕاستی ئەومە پیشان دەدا کە ئێمە وەکو کورد ئەوەی کە لەو هاوڕێی خۆشەویستی ئەوە نمونونەکە لە تاچی کورد نمونەکی سادەیە ئەمە هەمومان وا بیر دەکەینەوە برایەتی خۆشەویستی دڵسۆزی لە لایمە هەموو شتەکە ئەو زوڵ مستەمەش زۆر وامان لێ ناکاتن کەەوە ئەمە ڕەتفعلمان هەبی بتوانین وام خوارە خواستە چێکمان لەکەی زوڵم لە ستەم لە خەڵکی بێتاوان بکەین لۆ ئێمە بە ئەرچی خۆمان بەڕاستی بە ئەرچی خۆمان هەستاین و هیوادارین کە ئەمن پێم خۆشە ئەو دڵسۆزی و ئەو دڵسافیەی یان ئەو خزمەتێک کە کورتایەتی هەر بەردەوام بی لەسەری و ئەو یەکگرتنەی کوردیش کە هەیتی ئێستا کە دەیبینین لە هەر چاپەرچی کوردستان ئینشاءالله هەر بەردەوام بی.